لە بەرامبەر دابینەکردن و پێشگوێخستنی پرۆژە سەرەتایە خزمەتگوزاریەکان لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان، بەشێک لە هاوڵاتیانی و خێرخوازان بە مەبەستی دەستکەوتنی پاداشتی نەبراوەی قیامەتیان بەبێ گوێدانە زۆری پارەی حکوومەت و کەمتەرخەمیەکانی دەستیان داوەتا جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان لە ناوچەکانیان. لە سنووری ئیداری ڕاپەڕین هاوڵاتی سەید محەممەد لە ماوەی ڕابردوودا چەندی پرۆژەی خزمەتگوزاری کردووە بە دیاری بۆ سنوورەکەیان. ئێمە پرۆژەمان دروست کرد بۆی خەڵکی ئەو گوندەی ئیسفادەی لێ بکە، تەنها ئاوات و ئامانزی ئەمەوەیە کە خەڵکی ناوچەکەی ئیسفادەی بکە ئەوی شەشمان کرۆ لە ڕای خوای گەورە. هیوادارین خەڵکیش دەست بە ئیش و کاری خێرخوازی بکە و کارە خێرخوازەکان چەند بەردەوام بێ ئەوەندە ئیسفادەی هەموو لایەکی تێدایە. ئێمە جسترەکە لێرە دروست کردو ڕێگای هاتووی قوتابیان کە قوتابی دەستە قوتابخانەوە دێتەوە، یاگەر ئەو گوندە بەروبوومی زراعەتی هەبێ زۆر بە ئاسانی دەگاتە ناو شار و زستانان ئەگەر خوا نەخواستە نەخۆشێک یا مشکلەیەک هەبێت لە منتیقە ڕێگا ناگیرێ و الحەمدولیلا ڕێگا کراوەیە. هاوڵاتیانی گوندەکانی بەرداگە و مێدێرە خۆشحاڵن با دروستکردنی ئەو پردانە و دەڵێن ئاسانکاری زۆری بۆ هاوڵاتیان کردووە. دەژڵێن دوای ئەوەی بێئومێد دەبن لە حکوومەت هانا بۆ ئەو خێرخوازە دەبن، ئەویش بە هانایانەوە دەچێ. دەست خۆش لێ خاڵەسەیدی دەکەین، دەستی خۆش بێ، ئەو گوندەی بەڕاستی پێویستی بۆ پردەی بوو زۆر زۆر سپاسەکەین، دەستەکانی خۆش بێ. وڵای ئەومان هیچی بۆ نەکردوین، ئەوە خێرخوازێک بۆکردین داوای لێ دەکەین وڵاو ڕێگامان بۆ خۆشکە، بەڵام هیچ داواکاریەکەی چی بکەین کردنێکە بۆ لێ بکەین. وەکو ڕێگاوبار وەکو هاوڵاتیانی ئەو گوندە دەڤەری ڕاپەڕین و ئەو شوێنانە هەتا گوندەکان ئاوەدان بکرێنەوە خەڵک زیاتر ڕوو لە گوندەکان دەکاتەوە. داواکاریمان لە حکوومەت ئەوەیە کاکە پەرە بە گوندەکاندا گوندەکان ئاوەدان بکاتەوە، گوندەکان جادەبانیان بۆ بکە، خەڵک بێتەوە گوندەکان لە گوندەکان بژێ گوندەکان وەکو سەیرانگا حسابی بۆ بکە، یعنی جادەبانەکانیان بۆ خۆش بکات ئاوەدانی بکاتەوە. ئەگەر لە ماوەی ڕابردوودا کەسانی ڕەخنەی ئەوەیان لە مسلمانان دەگرت کە پارە و سامانی ئەو وڵاتە تەنها لە مزگەوت و گەشتی حەج و عەمرە سەرف دەکەن، ئەوە پرۆژە خێرخوازەکانی ئەم هاوڵاتیە ئەو تۆماتانە پوچەڵ دەکاتەوە لە سەر ئاستی هەرێمی کوردستان. سەدان کەسایەتی تر هەن لەسەر ئەرک و بودجەی خۆیان چەندین پرۆژەی خزمەتگوزاری و هاوکاری هەژاری و لێقەوماوانیان کردووە. ئەمە لە کاتێکدایە پارەی حکوومەت و کەسانی تر لە چەندین پرۆژەی تردا بەهدەر دەدرێت کە بگرە قازانجی بۆ میلەت نییە و قازانجی بۆ خۆشیان نەبووە. ڕێنازەر سەلان، کەناڵی ئاسمانی پێیام، دەڤەری ڕاپەڕین.